نامێ زیاتر قسە بکەم دەچمە لای شێخ تەیب و بە خێراتنی دەکەینەوە جگە لەوەش چەند بەرهەمێکی بۆ ئێمە ئامادە کردووە زیاتر گفتوگۆ دەکەین لەسەر ئەو نووسینانەی کە ئەو لە ئێستای خەریکێتی. کاکە شێخ بەیانی باش بانی باش بەیانی هەموو بینەران باش سوپاس بۆیەوە بۆ کەناڵەوە ڕێزەکەتە. شێخ تەیب کێ؟ شێخ تەیب ناوم تەیب عوسمان محەممەد لە گوندی مۆرخوادی خوار و سەر بەناحی ئازرە لەدایک بوومە لە ساڵی 1974 ئێستا لە ناحیەی تەچێ نیشتەجیە. لە کێوە دەستت کردووە با نووسینەوەی شەعر یاخۆت لە کێوە ئاوەتی دنیای ئەدەب و شاری کوردی بوویتە؟ من لە کاتێککە من لە پۆلی سێ و چواری سەرەتایی بووم حەزم بە شێعرخوێندنەوە بۆ ئەو کاتە دیوانی حەزرەتی بێکەسم لا بوو فایق بێکەس کتێب کەمتر دەسەکەوت بە حکمەوەی ئێمە لە گوند بووین. من ئەو کتێبم بەردەست کەوتە بوو باوەڕکەوەنەم خوێند بۆەوە ئەوەنە دووبارەم کرد بۆ هەموم لەبەر بوو هەموو شێعرەکانیم لەبەر بوو. لەو کاتەوە من بڵێن خولیای شێعرم هەبوو بەڵام وەک نووسین ناتوانم تهدیدی کەم بڵێم لە فڵان کاتەوە بەس لە هەشتاکان لەو کاتەوە ئەنووسم نووسینم هەبووە زۆرشی فەوتا بەهۆی کارەساتی ئەنفال و کۆڕە و ئەمانە نووسین و کتێبم زۆر فەوتاون. بەڵام لە دوای ئەوە لە دوای نەوەتەکانەوە هەوڵم داوە کۆیان بکەمە و ئێستا ئەوانەی کە نووسیم و لە دوای نەوەتەکان هەمووی کۆکراوەتەوە لەسەر دەفتەر هەیە. زۆر باشە. ئەو نووسراوانەی تۆ لە چه بوارێکە خۆیان دەبینەوە لە بواری خۆشەویستیە یاخود نیشتیمان پەروەریایە یاخود بابەتە دژە باوەکانە یاخود ئەو شتانەیە کە خۆت لە هەستی خۆتەوە دروست دەبێت؟ هەوڵم داوە هەموو ڕێزکەکان بگرم لە نووسینەکانمە بە پێی سەردەمەکان. ئێستا لەم سەردەمە زیاتر باوی شێعری خۆشەویستیە بڵێن زیاتر پەرەی پێدرێ بە پێی سۆسیال میدیا منەوەی کە متابعەکەم خەڵک زیاتر ڕمودەی ئەو جۆرە شێعرانەیە میجی لەم سەردەم ئێستا لەو جۆران دەنووسم ئەگینا وەکو شێعری باسی کێشەی کۆمەڵایەتەکان و چارەسەرەکانی لە شێعرەکانمان ڕەنگی داوەتەوە شێعری نیشتیمان پەروەریم نووسیوە زۆریش بەڵام لەم سەردەمە زیاتر شێعری خۆشەویستی پەرە پێداوە کە گەنجەکان ئێستا پێویستیان بۆیە. بەڵێ پێمان خۆشیەکێک لە بەرهەمەکانمان پێشکەش بکەی فەرمی. ئەمە تقریبا لە بواری خۆشەویستیایەت ئەکەوێتە بواری خۆشەویستی و هەم سروشتیش شێعری جوانی پاییزە. پاییزیش وەک بەهار پڕە لە جوانی کاتێ درەخت گەڵا وەرێنێ زەوی داپۆشێ بە فەرشی گەڵا جوانیەکەی هەست و ناغ دەبزوێنێ بۆنی بارانی پەڵەی پاییزە کاتێ بۆنی خاک هەڵ ئەڕژێنێ بەرامەی هەموو دنیا داپۆشێ تەزوی خۆشبەختی بەجیا نادێنێ کەس نەڵێ پاییز بۆ هەڵوەرینە بەرگی کۆنی ساڵ نوێ ئەکاتەوە کانیەک وشکا لە نەدیوێکە بەڵام سەد چەماو ئاوە داتەوە تەماشای پاییز چەند دڵی پاکە تۆز و گەرد لە خۆی هەڵ ئەوەرێنێ وەک هەژار بەرگی هاوینی ئەدڕێ بۆ سەرمای زستان خۆی ڕائەهێنێ ئای پاییز چەندە لای من دڵگیری سەد ڕەنگ ئەنوێنی لە شێوەی جوانی چێژێکی تایبەت ئەبەخشی بە ڕۆح تۆ دیاری دەستی خوای میهرەبانی. دەست خۆش بە. هۆکار چییە شاعیرانی کورد بەشێکی گشتی گرنگێکی زۆر بۆ وەرزی پاییزادان و هەمیشە ڕەنگی داوەتەوە لە شێعرەکانیانە؟ بەلای منەوە پاییز یەکێکە لە وەرزە جوانەکان یعنی سروشتەکەی پاییز بەلای منەوە لە سروشتی بەهاریش جوانترە. کاتێ ئەم گەڵا گۆڵە دەوەرێ تۆ ئەگەر بیستە ناو دارستانێک وە تەمەشاکەی گەڵاکان بە ئەنواع ڕەنگ خۆیان دەنوێنن بە سەدان ڕەنگ بڵێن بە خۆیان دەنوێنن سروشتێکی جوانی هەیە لەبەرەوە زۆربەی شاعیرەکانی ئەم سەردەمەش پاییزیان خۆش دەوێت. زۆر باشە. زۆر کات نووسین یاخود تۆ ناتوانانی بە قسەکردن هەنێ بابەت هەیە لە ناخی خۆتە دەری بڕی بەڵام بە نووسینەکانە وەکو چۆن لە پاییزە باس پاییزەکەی
پایز گڵاوەرێنێ تۆش خەم و خەفەت و یاخود ئەو کێشە کۆمەڵایەتیانی لە دەور و پشتت هەیە بە نووسینەکانت دەری ئەبڕی چی باشە بکرێت لە نووسینەکانە کە زیاتر سوودی هەبێ لەگەڵەوەی کە شعریشە بەڵام سوودێکی کۆمەڵایەتی هەبێ یاخود وا بکەین کە بە شێوەیەکی ڕێبازێکی جوانی کلاسیک یاخود ڕێبازێکی مۆدێرنی ئێستا تێکڵاوی بکەین. بەڵێ من پێم باشە بە بەڕێز ئەڵێ چی بکرێنی ئەم شێعرە مەسن ناخی خۆمە من باسی پاییز دەکەم کە پاییز گەڵا وەرێنێ خەمەکانی خۆم لەو شێعریا باس کردووە هەموو شاعرێکیش حتمەن خەمێکی هەبووە هەیە کە دەربارەی ئەو شێعری ئەینووسێ شتێکی هەیە لە ناخیان بەو شێعرە دەری دەبڕێ ئێمەش منش بە هەمان شێوە لەم شێعری پاییزەیە ناخی خۆم دەربڕیوە ئەم خەمانە لە خۆمایە کە بە گەڵای پاییزم شوبهاندووە کە دەیوەرێنێ کە بەرگی ساڵ نوێ ئەکاتەوە هەم ڕێنماییەکە بۆ خۆم کە منیش دەبێ کۆڵ نەدەم و نێ بمەوە چۆن پاییز کە دەوەرەیە لە وەرزێکە بۆ ساڵی داهاتوو کە دەگەینەوە بەهار نوێ بێتەوە ئەمەش بڵێن پەیامێکە بۆ خۆم یان بۆ کەسی کە دەیخوێنێتەوە نابێت تۆ کۆڵ بدەی کە لە پاییزە گەڵاکەت وەری لە بەهارە ئەبێ نوێ بیتەوە. بەدڵنەوە بەر لەوەی دەست پێ بکەین ئەمەژت بۆ کردکەوە لە ئێستاە کارەکەیت بۆی کەوا شعرەکانت کۆ بکەیتەوە و بۆی کتێبێکی شعریت هەبێ ئەخۆم شعرانە نوێن یاخۆ شعری ساڵانی ڕابردوون و لەسەر چ بنەمایەک شعرەکانت کۆکەیتەوە؟ شعرەکان هین ساڵانی ڕابردوون ئێستاشی تایانی بە پێی سەردەمەکان مەسەرن ڕەنگە لە ساڵێکە هەوت بێ 10 شعر نووسیوێت لە ساڵێکا بێ 20 شعر نووسیوێت بە پێی کاتەکان شعر ڕەنگە خۆت بزانی شعر ئیلهامە جاری وایە ئێستا تۆ بڵێ شعرێکم بۆ بنووسە ناتوانم بەڵام لە کات جاری وایە 12 شەو ئیلهامێکت بۆ دێ شعرێک دەنووسی لە ئەم شعرانش کە ماوەتۆ لەسەرەوەی ئەمە بەرهەمێکە حاجی قادری کۆیی ئەفەرمێ ئەوەی شاعیر نەبێ کۆرە بجاخی لە سایە شیعرەکان بابی کوڕان ئەمە وەک ئەوایە ئەگەر من مناڵشم نەبێ وەک ئەوایە کە ئەم دیوانم ئەم کتێبەم مایەوە ئەم شیعرە من وەک وایە کوڕێکم هەبێ و خەڵک بیناسێ دەسا ئەمە حاجی قادری کۆیی ناومانهێنا مناڵی نەبووە بەڵام هەمووان دەیناسین سەدەیەک ڕەنگە 150 ساڵ پێش ئێمەش جیاوە بەهۆی شیعرەکانم ئێمە دەیناسین لەسەرەوە سازە ئەمە هەم بۆ ئەوە پێویست هەمیش وەک خزمەتێک بە ئەدەبی کوردی پێویستە ئێمە ئەو بەرهەمانی کە هەمانە بە چاک و بە خراپەوە کۆی کەینەوە تا بکەین بۆی کتێبخانەی کوردی پێ دەوڵەمەندکەین. زۆر باش ئەگەر بچینە لای بەرهەمێکی تر بەرهەمێکم هەیە زیاتر لەسەر ئەمە کۆنەین چەند ساڵێک لەمە پێشە کە خەڵکی دادێ زۆر داوان لێکردم لە سۆشیال میدیاش بەڵام کوورێتەوە لە بەرنامەی هەوار دەنگدانەوەی زۆری هەبوو دوێنێش کە ڕێکلامان کرد لەم بەرنامە بەشداری من داوان لێ کردوم کە بیخوێنەوە. زۆر باش بەڕێز برای لادێی نەکەی بێتە شار خۆت کەی بە حەماڵیا بەکارگوزار یا بیت بە پۆلیس دەست بە چەک و دار یان پاکەوانی دوکان و بازار نەکەی چاوەڕێی موچە و مەعاشکەی بڵێ شار خۆشە و قسەی بەلاشکەی گۆش بۆ گەن بخۆی وەکو داڵاشکەی هەر ئاشێ ڕێکە و لەوێ باراشکەی ژن و مناڵت نەخەیتە زیندان لە چواردیواری بەبێ حەوشەوبان وەک سوالکەر ئەبێ بکەویە دوایان لە خۆت حرامکەی سەیران و گەڕان ڕۆژی سێ کەڕەت ئەبێ بازارکەی ئەبێ لە زۆر شت خۆت کەڕ و لاڵکەی جیرفانی چۆغە و شەرواڵ بەتاڵکەی لە 5-6 دوکان هەر خۆت خەرزارکەی ئەوێ بە چیلۆ برنج و ئار بکڕی موچە دواکەوێ ئەکەویە قڕی 3 هەفتە برسی و 1 هەفتە پڕی گەر بە قسەم کەی نانی خۆت نابڕی لە لادێ بۆ خۆت وەک شار ڕابێری چیت خوار زیادەکەی بۆ شار ئەنێری 1 ژەم بێشێونی و 1000 ژەم تێری دە ساغ و چاوساخ کوا کەڕ و کوێری دەستبەردار نەبی لەو دۆڵ و شیوە لەو ئاویکانی سارد و تەزیوە لەو نەوبەهارە خۆش و خەمڵیوە لەو ڕەز و باخ و بەرهەم و میوە لەبیری مەکە هەنگوینی ناودار دۆشاوی ترێ یاسرکەی هەنار کاڵک و شووتی و تەماتە و خەیار بەرماوەی تۆیە ئەینێرن بۆ شار لە لای تۆوە دێ ماس و دۆ و پەنیر قەیسی و هەڵوژە و ترەی ڕەش هەنجیر کاردوو کنگر و ماسی شیوە سوور پاقلە و گەڵامێ و نێرکە پیاز و تور تۆ گەنم نەکەی لە برسە ئەمرین ساوەر و بڕۆژ لە شوێ وەرەگرین برنج و لۆبیا و ماش لە شێوە کڕین
تۆ نەبی هانا بەرەو کوێ بەرین ترشە سماق و دوی ترش و پەنیر لۆرک و هەڕەشتا کەشک لەگەڵ شیر گۆشتی کاوڕ و قەل و کەڵەشیر هەمووی لای تۆیە ئەی لادێی ژیر دۆینە و ترخێنە و گەنمە کوتیوە لە لای تۆ نەبێ لای کەس نەمدیوە نۆبەرەی هەموو بەرهەموو میوە تا تۆ لێی نەخۆی هەر نەگەیوە کەلانە و کەفتە داهێنان تۆیە داندۆک و تۆراغ لەگەڵ فرۆیە بنێشتی کوردی لەگەڵ گەزۆیە گەر ئێوە نەیکەن نییە و درۆیە من لە جێی تۆ بم سوێندم بە یەزدان ئەو ژیانە نادەم بە ژیانی لوبنان چواروەرزە ئێوەن لە گەشت و سەیران خوایە ئاوایکی خاچی کوردستان دەستە خۆش بێ زۆر سپاس بەو شتێکی جوانە ئەو هەموو میوە و خواردنەی تێکڵاو کردووە ئەمە نیشانەی ئەوەیە کە لادێکانمان بە ئێستاشەوە دەوڵەمەندن لە ئەو هەموو ئەو خواردانە زۆر کات باسی خواردنی تەشجیعی خەڵکی لادێ بکەم کە نەیەنەوە شار و لادێکان چۆڵ نەکەن وەکو پەرتوکەکەی مناڵیمان کە باسی ئەوە کە ژینی لادێ سەیرانە بەڵام ئەرکی تۆزێگرانە زۆر سپاس بەڕێز ئەتوانین بین لە پشتی هەموو شعرەکانتەوە ینی ڕووداوێک هەیە کەوای کردە ئەو شعرە بنووسیتەوە بەتاکیت ڕەنگە ئەگەر ڕووداوێک نەبێ مەسەلەن من خۆم لە ناو واقعەکەی لادێکەیە ژیاوم سروشتەکەم بینیوە ڕەنگە ئەوەی کە ئێستا لەوێ زیاتر بە چاوی زەحمەتەکە سەری لادێ بکە بەڵام من بە چاوی خۆشی و گەشت و گوزارەکەی سەیرم کردەوە و بینیمە ئەو پاڵنەر بووە کە بۆی بتوانەوە شعرە بنووسم سەرەتا ئەمەشت بۆ کرد زیاتر شارەکان ڕۆمانسین بەڵام ئەم شارە باسی واقعی ئێستاکە ڕۆمانزیسم زۆرە بەڵام ئەمان داواکاری لەسەر وەیە حەزم زۆر باشە ئێستاش سارە هەر دەگەڕینەوە بۆ گوند و لادێکانە سیرەکەی ئەگەر هەینی بێ بۆ پشۆکان ڕێکسەرە گەڕینەوە ئەو دەشت و دەرانە لەبەرەوەی جگەلەوەی یادگاریەکی خۆشی باو باپیرانە سروشتی شێشێکەلەوەی کە چارەسەرێکی دەرونیە بۆ ئێمە باسی شعری جوانیت کرد ڕۆمانسیت کرد شارێکی ڕۆمانسیشمان بۆ بخێنیتەوە شێرێکی جوانی ساڵ هەیە بەڵام ئەمە لە دواییە مانگە کوردەکانم کردووە بە هین بەڵێ بە شێعر من و بول و پەروانە هەمیشە مات و بێهەستین من بۆ یار و بولبول بۆ گوڵ پەروانە بۆ شەم سەرمەستین هەرسێک نەخۆشی یەک دەردین بەڵام پێکراوی سێ دەستین من کە جارجار یار ئەبینم بە زاماریش ئەبێ هەستین کاتێ بولبول گوڵ ئەبینێ ئەبێ شێعری بۆ هەڵبەستین پەروانە کە چوو بۆ لای شەم ئەبێ کۆڕی شیوان بەستین کەی دەستپێکی بە چاپکردنی کتێبەکەت چونکە ڕووک خۆت ئاماژەت پێ کرد بەهۆی سۆشڵ میدیا هەروەها کۆمەڵێک هەوادار تێ و چاوەڕێی کتێبەکی بەڕێستانن وەکی هاوکاری تەکا بۆ چاپکردنی ئەم کتێبە جارێ وەک ئەوەی کە کات دیاری بکەم کاتەکە دیاری نییە چونکە نازانم بە پێی ئیشوکارەکان بە پێی مەجارەکان نازانم کەی بۆم کۆ بێتەوە و حازرە بێ هەوڵی ئەوەشم نەداوە کە تا ئێستا بڵێن کەسێک دیاری بێ ئەرکی تەباکردنی بگرێتە ئەستۆیان خۆم بڵێن لە توانامایە ئەرکەی بکەم ئەستۆی تا ئەو کاتی کە کۆی دەکەم و حازر دەبێت ئەو کاتا بێ بڕاری لێت زۆر باشە زۆر باشە بە خێر هاتی ماندوو نەبی حەزێتە کێشە بەڕێزی لەوێەوە هاتووی تا ئێرە سپاست دەکەین ئەگەر هەر شتێکت ما بێ لە کۆتاییەوە کۆتا بەرهەمی خۆشتمان پێشکەشکەی سپاست دەکەین سوپاس بە ئێوەش حەزم کرد ئەم جوانی ساڵە بخێنمەوە لەبەرەوەی ئەمە ناوی مانگە کوردەکانە خستومە تا چەندێرە شێعرەوە تقریبا لە قالبی شێعری خۆشەویستیایە بەوەی ئەگەر کەسێک نەیتوانی مانگەکانش لە بەرکە لەڕێ ئەم شێعرەوە بتوانێت لەبەریک شعرەکە بە ناوی جوانی ساڵ تا شکۆفەی خاکە لێوەت خاکە لێوە مانگی یەکەمی ساڵی کوردیە تا شکۆفەی خاکە لێوە دوا سەری دەرکردووە خۆسیمامی وەک خەزەڵوەر وشک و بێتین کردووە تۆ لە گوڵزاری گوڵاندا وا دەکەی ڕەقس و سەما ڕەزبەری سینەت هەنارووسێ و لیمۆی گرتووە تۆ لە جۆزەردی تەمەندای نەوبەری ساڵێکی نوێی من لە بەفرانباری ڕووما پاکی بەفری گرتووە پوشپەڕی تەمەن خەریکە وا لەسەر خۆ تێپەڕێ تۆی گەلاوێژ هەر کە هەڵدەی مانگ لە حەژمەت ون بووە خەرمانانی سووری گۆنات خەرمانەی دا چەشنی مانگ سەرماوەرزە وەرزەکەی من دەم لە گۆیا کەوتووە
چاوەڕێمە ڕەشەمەی ڕوت تیشکی گەرمی بەکەوێ چونکە ڕێبەندانی مەیلت دەست و پێمی بەستووە. خۆش زۆر بێ. سپاس بۆ سپاس دەستە بۆ خۆش بێ. ئامادەبوونە. هەمەندوو نەبێت. سپاس.